خاڵی دووەم ئەوەیە پەنا بەخوای پەروەردگار دەگرین لە دڵی بۆگەنەوە ئەمە دروست دەبێت. ئینسانەکە دڵی پڕ بووە لە ڕق و قین و بۆگەنی، یەقینی هەیە فڵان کەس هیچ زەرەر بەو ناگەیەنێ و هیچیش لەو کەم ناکاتەوە و هیچ بەرژەوەندێکیشی لەگەڵ ئەوان نییە، بەڵام لێی بۆتە خوێکی ناشرین کە بەردەوام چاودێری خەڵک دەکا، بەردەوام مراقەبەی ژیانی خەڵک دەکا، ئیدارە ناکا و ناحەوێتەوە ئەگەر نەزانێت دراوسێکەی فڵان میوانە بۆچی چوو. والله ئەمە نەخۆشێکی زۆر کوشندەیە. ئیوا هەیە لەو گەڕەکەدا ئەگەر لە گوندێکا بژیان لە گوندەکە و دێیەکەی خۆیدا لە شار و شارۆچکەکەی خۆیدا ئەبێ بزانێ فڵان کەس ئەم میوانەی بۆ چوو، ئەی ئیشی چ بوو، ئەبێ چ نیەتێکی هەبوو بێ. والله ئیوا هەیە ئەوەندە دڵی بۆگەن بووە کوڕێکی گەنج بە مەبەستی سەردانی برادەرێکی سەردانی ماڵێک کە ئەم یەکسەر لە دڵی خۆیان تۆ بڵێ حەزی لە کچەکەی نەکردبێ، ئەبێ قەرزاریان نەبێ، ئەبێ قەرزی لەسەر نەبێ، 1001 گومان لەم دڵی خۆیان دێنێ و دەبا لە کاتێکە ئەمە هیچ پەیوەندیشی بە ئەوەوە نییە و زەرەر و قازانجێک بەو ناگەیەنێ. المنافق يطلب العيوب لخبث باطنه. علماء تزكية نفس أهل تصوف رحمة إخوان لبي فرميان أوان منافق دورون. والله أبي الزور يا إخوان بن إنساني دورو منافق بردوام بدوي عيبي خلقا دقره ككاري أونية إيشي أونية بردوام خواخواتي خلليك عيبك لكسيك ودركوي وأمش بناو خلقا بلاي بكاتوا أم سوء ظنا أم قماني خرابا كومل گناهي تريج بشويني خوادينه گناهي هر گورا. سيدي القرآن كان لسورة حجرات أخوي پروردگار فرمي يا أيها الذين آمنوا أي إيمان داران راستو خو لقل يك بيشي إيمانيتي چونك خو من بأهل إيمان دزاين إن شاء الله. يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن خوتان زور بپارێزن. سيدي القرآن كوشي كثيرا بكاردينه زۆر خۆتان بپارێزن. چەندی بۆتان دەکرێت محاولە بکەن کە لە گومانی خراپ بەرامبەر بە خەڵک بەدوور بن. إن بعض الظن إثم چونکە زۆرێک لە گوناهەکان بعض لێرەدا بەمعنە کەثیرە هەندێک نا زۆرێک لەو گومانانەی بە دڵی ئێوەدا دێ خوا بە گوناه لەسەرتان دەنووسێ. گومان دەبێ بەرامبەر بە فڵان کەس و ئەویش ئاگای لە هیچ نییە یەکسەر تۆ هیچیشن نەوتووە بەس بەم خەتەرەی ناو دڵت کە گومانی خراپە خوای پەروەردگار گوناهەکە لەسەر تۆمار دەکا. جا سەیری کەن بە ڕێزان لە بینی خۆت و خوادا شتێک بە دڵتا دێ کەسێ نەعوذ بالله کوفرێک بە دڵیا دێ بە زمان هیچی نەوتووە لە ناو دڵی خوا الله ئەستەغفر الله ئەمە خۆ چونکە هیچ نەوتووە و هەر خەتەرەکە بەرامبەر بەخوا بە دڵتا هاتووە خوای گەورە هیچ گوناهێک لەسەر نانووسێ. بەڵام خەتەرەیەکی خراپ بە دڵتا هات بەرامبەر بە ئیماندارێکی بێ ئاگا و گومانی خراپت پێبر خوا گوناهەکە لەسەر دەنووسێ. لەبەرەوە زۆر ئاگادار بە بەرامبەر بە خەڵک چاودێریشیانی خەڵک مەکە. ولا تجسسوا جاسوسي بسر يكا ومكن بدو عيب عالي يكتريا مقرن ولا يغتب بعضكم بعضا غيبتي يكتر مكان هنديك تان بو هنديك شترتان ها امسو إظنيا جاسوسي بشويني عديه غيبت بشويني عديه عيب عالي يكتر دبيني اما همول لأنجامي قماني قرابويا اگر تو حقت بسر كسو نبي غيبتي شيناكي جاسوسي شي بسر وناكي كواتا خالي دوام بوني دليشي بو قنا كبر دوام كاميرايكي چاو دياليا بسر جياني دورو بريوا